سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ گفتوگۆکردن و گەنگەشەکردنی بابەتێکی دیکە وەک لای هەمووتان ئاشکرایە کە ئێستا لەسەر وەختی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانین لە عێراق بەگشتی و پارێزگای کەرکووک بە تایبەتی کە بە خودی ئەو پارێزگایە چەند ساڵێکی زۆرە بەوەی ئەو بارودۆخە ناسەقام گیرە سیاسی کە دروست بووە لە گرفت و قەیرانی گەورەدایە، بەڵام ئاماژەی دڵخۆشکەر هەیە بۆی کە لەم هەڵبژاردنەدا کەرکووک جارێکی دیکە ناسنامەی کوردبوونی خۆی بۆ هەموو دنیا بسەلمێنێ و ئەم سەلماندنەش دیارە هێز و گڕوتینی دەوێت. ئەم هێز و گڕوتینەش بە شێوەیەکی سەرەکی کەوتۆتە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو لیستەی کە کەرکووک هێز و ئێرادەمانە دیارە هەموو ئەم بەرپرسیارەتیانە بۆ تاهێنی کۆمەڵێک بابەتی گرنگ و هەستیار کە پێویستە کەرکووچەکان بەرچاویان ڕۆشن بێ و بزانن لە ڕۆژی هەڵبژاردن جارێکی دیکە چێ دەکەن بە نوێنەری خۆیان و ئەو متمانەیە ببەخشن بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی جارێکی تر ژیانێکی ئاوەدان و خۆشگوزەران و ئاشتێکی سەرتاسەری لە کەرکووکدا بەرقەرار بکەن بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز ئاڤێستا شێخ محەممەد لە پرساوی مەڵبەندی ڕۆژهەڵاتی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان قسە دەکەم لە ستۆدیۆ بەخێربەی کاک ئاڤێستا. پێم بڵە بزانم ئەو چەند ڕۆژەی بانگەشەکە تێپەڕیوە ڕەوشی کەرکووک چۆنە بۆ کەشی بانگەشەی هەڵبژاردن چۆنە؟ پێشەکی زۆر سپاسدانەکەم بەرنامەکە لە کاتێکی گونجاودا بوو. وەڵا ڕەوشی هەڵبژاردن و پرۆسەی بانگەشەکان ئێمە زۆر گەشتبینین، زۆر دڵخۆشین و بە شێوەیەکی زۆر باش دەڕوا بەڕێوە هەمووی بە پێ و بەرنامانی کە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بۆ بەرنامەی کە دانراوە دەڕوا بەڕێوە و زۆر گەشتبینین لەبەرەوەی خەڵکی قارەمان و خەڵکی کۆڵنەدەری کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی کەرکووک بە شێوازێکی زۆر جوان لە بابەتەکان تێگەیشتون کە دەزانن کە تەنها ناسنامەی کوردبوون و کوردستانی بوونی کەرکووک تەنها بە سەرکەوتنی لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە، بۆیە هەمووی بە دەم بانگەشە و بە دەم ئەو سەرخستنی ئەو لیستەوە بەبێ ئەوەی وەکو جاران وەکو کاتەکانی پێش و هەڵبژاردنەکانی پێش و پێیان بوو ترێخۆیان ئامادەیان دەربڕیوە لەبەرەوە گەشتبینین و ئینشاءالله سەرکەوتنێکی گەورە مسۆگەرەکەین هەم بۆ کورد بۆ زۆرینەی کورسیەکانی کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەم لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە. کاک ئاڤێستا ئەو پلانانی کە بۆ بانگەشەداتان ناوە و تاکو ئێستەوە خۆی بەڕێوە چووە؟ بەڵێ تاکو ئێستەوە خۆی بەڕێوە چووە سەرجەم پلانەکان و ئەگەر خەڵکی شایەتیمان بۆ دەدا کە هەموو هەڤاڵان لە کەرکووک لە کادیری خوارەوە هەتاکو و سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و هەمووی بە جۆش و خۆشەوە بە شێوەیەکی فعلی چوونەتە ناو خەڵکەوە بە شێوەیەکی فعلی ڕوومان لە ناو جەماوەرەکەی خۆمان کردووە، ڕوومان لە خانە قوڕەکان کردووە و بەو بەرنامەی کە دانراوە ئێمە هەمووی بە جۆش و خۆشەوە ماندووبوونیش بە هیچ شێوەیەک نازانن و کە ئەمە کارێکی دڵخۆشکەرێ بۆ ئەوەی کە دەتوانین بڵێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە خەمی کەرکووک و کەرکووچەکان و ناوچە جێناکۆکەکان بووە و ئێمە ئەو هەموو تەسحی کە لە پێناوی کەرکووکا داومانە بە منەتی نازانین، بەڵکو ئێمە بە مافی کەرکووچیەکانی ئەزانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان خەمخۆر و خزمەتکاری کەرکووک بێ هەر بۆیە لەبەر گرنگی و لەبەر بارودۆخی ئێستای ئیدارەی کەرکووک و شارەکە
بۆیەوە لە بەر گرنگی هەڵبژاردنەکە و کە هەڵبژاردنێکی چارەن و سازە ئێمە ئامادەیمان دەربڕێ و شەو و ڕۆژمان خستۆتە سەریەک بۆی کە بەرنمەکانمان وەخۆی جێبەجێ بکەین و سەرکەوتنێکی گەورە مسۆگەر بکەین. کاک ئاڤستانی وەک پێشتیش لە سەرەتای بەرنمەکان ماژەم پێدا کەرکووک ساڵانێکی زۆرە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە بارودۆخێکی ناهەمواردا تێپەڕ دەبێت و خەڵکی و شارە ڕۆژانە ڕوبەڕووی هەندێک حاڵەتی لە ناخۆش دەبنەوە بینیویشمانەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو هەوڵ توانای خۆی هەوڵی داوەکە تا ڕادەیەک هاوسەنگی دۆخەکە ڕابگرێت لە کەرکووک بەڵام ئەمە بەس نییە بانی ئەوەی کە خەڵک داوایە کاگەڕانەوەی بۆ دۆخی پێشتری ئەو پارێزگایە بەڵێنی ئەو بە خەڵکی و شارە دەدەن کە جارێکی دیکە ئێوە هەوڵ بدەن ناسنامەی کوربوونی ئەو شارە بسەلمێنن. ئێمە چاوەڕێی خەڵکین کە پاڵپشتی لیستەکەمان بێەوە بە دڵنیاییشەوە خەڵکی کەرکووک زۆر لەوە تێگەیشتوترە کە خەندە ئەندێ خەڵک بە هەندێک لایەن بە جۆرێکی تر باسی دەکەن کە هیچ احتیمامێکیان بە کەرکووک و کەرکوچەکان نەداوە ئەوان زۆر لەوە واعیتر و زیرەکتر و زۆر لەوە زاناتر و لێهاتووترن بۆی کە خەمخۆری خۆیان بزانن و بە دڵنیاییەوە بە پاڵپشتی ئەوان لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بە دڵنیاییەوە سەرکەوتنێکی گەورە مسۆگەرەکە و من دڵنیاشتانەکەمەوە کە ئەو سەرکەوتنە تەنها بۆ خزمەتکردنی کەرکووکە و بۆ خزمەتکردنی کەرکوچیەکانە کە تا ئێستا لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بەڕاستی دۆخی کەرکووک لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئەمنیەوە بەبار و دۆخێکی خراپدا تێتەپەڕێت و بۆیە ئێمە دەتوانین لە ڕێگەی سەرکەوتنمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەوڵ بدەین کە بە جۆرێک ئەو بارودۆخە بگەڕێینەوە باشتریش لە پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ئەو ڕووداوانی کە ڕوویداوە چونکە بەڕاستی پێویست کەرکووک و کەرکوچەکان پێویستیان بەوەیە کە کەشێکی ئارام بەسەر شارەک ینی کەش لە کەشێکی ئارامدا ئیتر فتری لە داهاتوە بژین ئەمیش بەوە دەبێت کە خزمەت گوزاریە سەرەتایەکان یانی تەسەوڕکە هەندێک گەڕک لە کەرکووکە تەنانەت خزمەت گوزاریە سەرەتایەکانی پێنەگەیشتووە کە ئەمەش بۆ خۆی لێکەوتەی ئەو ڕووداوانەیە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ڕوویدا کە فەرق و جیاوازیەکی زۆر ئەکرێت لە نێوان شوێنی نیشتەجێبوونی کورد و عەرەب و تورکمانە و بۆیە ئێمە بەڵێنە دەین کە ئەگەر بە دڵنیاییشەوە سەرکەوتن بەدەستبێنین هەموو ئەو برادرانی کە دەچنە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وە بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە پاڵپشتیان دەکەین بۆی کە ئێمە بتوانین بە شێوەیەکی زۆر باش و بە شێوازێک کە شایانی کەرکوچەکان بێ خزمەت بە شارەکە و خزمەت بە ئاوەدانی ئەو شارۆچکەکانی چواردەوریشی مەبەستم و بە گەڕەکانی ناو شاری کەرکوچیش. کاگێ ئاڤێستا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر هەوڵیدا بۆی لایەنە کوردیەکان پێکەوە بە یەک لیست و هاوپەیمانی بەشداری هەڵبژاردن بکەن بەڵام بەداخەوە بارودۆخەکە بۆ جۆرەیە کە دەبینیت ئێوە و حزبی شوعی پێکەوە بەشدارن و لایەنەکانی دیکەش هەرێکی بە شێوازێکی جیاواز بۆچی لایەنە سیاسیەکانی دیکە نەهاتن هاو بەشی بکەن بۆ نەهاتن بەدەم داواکاریەکانتانەوە ئەگەرچی ینی یەکێتی نیشتیمانی کوردستان سازشی لەسەر بەشێکی زۆری داواکارەکانی شکل لە پێناوەی کە لایەنە سیاسیەکان پێکەوە بە یەک لیست بەشدار بن. پرسیارێکی باش بوو. ئێمە بەداخەوە کە من خۆم لە هەندێک لە سەردان و لە دانیشتەکانە لەگەڵ لایەنە سیاسیەکان بەشدار بوو بەداخەوە هەندێک لایەن عەرقەلێکی گەوریان بۆ یەکلیستی کورد لە کەرکووک دروست کرد کە ئەمەش بەڕاستی ینی مێژوو ڕەحم بە کەس ناکات هەموو کەس ئەزانێت کە ئەو لایەنە کێیە و چێژنەی هێشت ئەو یەکلیستی ڕووبدا بەداخەوە ئەبوایە بەو جۆرەی کە ئەوان بیریان لێ دەکردەوە چونکە بەڕاستی بە هیچ جۆرە خەمخۆری کەرکووک نەبوونە قەتیش بە خۆیان کەرکووکیان بۆەوە نەزانیەوە کە هی خۆیانە لە هیچ بارودۆخێکی سەختا لە کەرکووک بەرگریان لەو شارە نەکردووە بۆیە ڕێگریان کرد لە یەکلیستی ئەوێ تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تەسحیی کە ئەیدام وەرەقەی سپی خرایە بەردەست لایەنەکان لیستەکە ئامادە بکەن ئێمە بە هەر جۆرێک بێ قوبوڵمانە بەرنامەکەی دانن ئێمە بە هەر جۆرێ بێ قوبوڵمانە لەو ڕۆوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزب زەرەرمەند دەبوو زەرەرمەندێکی سەرەکی ئەو دەبوو لەبەروی زۆرترین دەنگەکانی یەکێتی کەرکووک
هی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە لیستەکەی دابەش دەبوو بەڵام تەسحێمان پێدا بەڵام بەداخەوە ئەوەش پێیان نەزانی تەنها مەبەستەکە ئەوە بوو کە یەکلیستی و یەکگرتووی و تەبایی لە نێوان لایەنە کوردیەکانە نەبێت چونکە سەرکەوتنێکی زۆر گەورە مسۆگەرەکرا. حزبی شوعی کە من زۆر خۆشحاڵ بووین ئێمە کە ئەو هاوپەیمانیان لەگەڵا بەستین ئەوان بەڕاستی مێژویان بۆ خۆیان تۆمار کرد چونکە خاڵێکی گرنگ هەیە لێرە ینی خەڵک زۆر باش ئەزانێ کە ئەمە مەوزوعێکی نەتەوەییە یعنی هەر کەسێک لەو لیستەیە بێ ئەمە لیستێکی یەکگرتو و برایەتی کەرکووکی پێ ینی پێ ئەناسێنرێ بۆیە بەداخەوە ئەگەر تەمان ئەمە مێژوویەکە بۆ حزبی شوعی و هەمووشی ئەزانێ کە ئەو لیستە دەتوانێت چارەنووسی کەرکووک بۆ کوردستانی بوونی کەرکووک یەکلا بکاتەوە و بە دڵنیاییەوە یاسای هەڵبژاردنەکەش بەڕاستی بە جۆرێکە کە بەداخەوانی کە دەنگی زۆریان نییە دەنگەکانیان نەفەوتێک کە ئەمەش تەنها کورد زەرەرمەند دەبێ و بۆیە من حەزەکەم لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆرترین کورسیەکانی کورد بێ بەڕاستی ئەمە بۆ کوردایەتی ئیشەکەین اینجا حەزبایەتی بەڵام لە ناو کورسەکانی ئەنجومەنیشە هەموو لایەنێک حەزەکە بەڵێ من حەزەکەم هەموو کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بەڵام بەداخەوە ئەو یانی لە داهاتووشە ئەیبینین کە دەنگێکی زۆر بەهۆی ئەو عرقلەی کە دروست کرا لەلایەن هەندێک پارتی سیاسی و لایەنی سیاسی کوردیەوە لە کەرکووک دەنگێکی زۆر ئەفەوتێ کە ئەمەش زەرەرمەندی یەکەم خەڵکی کەرکووک. باشە کاگا ڤێستاین لە ڕووی ژماری دەنگیشەوە بۆ نمونە بەبێ ناوێنان ڕەنگە هەندێک لایەنی سیاسی هەبێت لە پارێزگای کەرکووک سەرجەمی دەنگەکانی نەگاتە دەنگی کورسێکی ئەنجومەنی پارێزگا بەزەگەر بێت و لەگەڵ ئێوە لەو هاوپەیمانێتە بەشداری بکردایە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار وایە بۆی کە لە ئەنجومەنی پارێزگا ئەندامێکیە بیانی لەمڕۆ بیریان لەوە نەکردەوە کە لە بەرژەوەندیانە بەشداری بکەن لەم هاوپەیمانەتیە. ئەوە یەکێک بولواری کە تەسحەیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کورسیەکانی خۆی ئەدا ئەو دەنگی ئەو لایەنی جەنابەت باسیەکەی کە نەئەگەیشتە کورسیەک لە ناو لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە احتیمالێکی زۆر هەبوو کە ئەو دەنگی کە ئەمێنێتەوە لە خواری لیستەکەەوە بدرێ بە و زۆرترینە بۆ ئەوەی کە کورسیەک بە دەستبێنێ بەڵام ئەمە بابەتێکە کە ئەجندایەکی سیاسی هەیە بەڕاستی من دەکرێ بڵێم ئەو لایەنە سیاسیانی کە بەشدار نەبوون لە یەکلیستیا ئەجندایەکی تایبەت بە خۆیان هەیە بۆی کە کورد نەتوانێت یەکگرتوو بێ و کورد نەتوانێت زۆرتری کورسی بەدەستبێنێ هەر لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریشەوە ئەو لایەنی کە عەرقەلەی بۆ دانانی پارێزگایەکی کورد دروست کرد ینی هەر هەمان ئەو لایەن ئێستا دێت هاتووە هۆکار بوو بۆ ئەوەی کە یەکلیستی نەبێت بۆیە ئەو یەکێکە لە زەرەر ئەوە یەکێک لە تەسەکانی ینی دەڵێن لایەنی کوردی هەیە لە کەرکووک گەڵێ بۆ منە هەرێکەتی نیشتیمانی کوردستان دەنگ نێنێتە گرنگ نییە چێ دەنگێنێ ئەمە چ خوێندنەوەیەکی بۆ واللهی ئەوە پێویست ناکە هەر جواب بدرێتەوە بەڵێ ئەو قسەیە هەیە ینی مەسەلی زۆر لەسەرە مەسەلی کوردی لەسەر ئەو بابەتە بۆیە خەڵک زۆر لەوە باشتر تێ ئەگاکە هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە دەنگەهێنێ و هەر یەکێتی نیشتیمانی کوردستانیش پارێزەری ڕاستەقینەی ناسنامەی نەتەوەیی کەرکووکە. ئەگەر لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان و گومانی تێدا نییە هەم ژمارەکان و هەم ڕابردوش ئەوەی سلماندووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکدا زۆرین هەیە بەڵێ و لە دوای هەڵبژاردن ئەنی بە چ نەفەسێکیان چۆن دەتانەوێت لەگەڵ ئەو لایەنانە جەدەل و حیوار بکەن کە لە پێش هەڵبژاردنەکە لەگەڵتان نەسازان. من ئەلێرەوە ئەتوانم بڵێم چۆن لە پێشترە و چۆن لە ئێستاشە و یەکێک لە بەرنامە گرنگەکانی کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانی کوردستان دەست درێژکردنی برایەتیە بۆ هەموو لایەنە سیاسیە کوردیەکان بۆ ئەوەی کە پێکەوە بتوانین پێکەوە بەهێز بین پێکەوە هەموو داواکاریەکان چ لە بەغداد و چ لە هەرێمی کوردستان و چ لە ناوچەکە جێبەجێ بکەین و بە تایبەتی لە کەرکووک من لە ئێستاوە دەتوانم بڵێم لە ئێستاوە ئێمە ئامادەین دەستی برایەتی درێژکەین بۆ هەر لایەنێکی سیاسی و بۆ هەر پارتێکی سیاسی کوردی کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کورسی بەدەسێنێ ئەمیش لە پێناوی یەکڕیزی و لە پێناوی تەبایی کەرکووک بۆ ئەوی خزمەتێکی باشتر بە کەرکووکیەکان بکەین
و لە لایەکترەوە ئەگەر ئەمە ڕوونەدا زەرمەندی یەکەم خەڵکی کەرکووکە، چونکە بە زۆرینەی دەنگەکان دەتوانی زۆرترین ئەو پۆستانەی کە ئێستا لە دەستی کورد کراونەتەوە یاخود لی سندراونەتەوە لی زەوت کراوە دەتوانین چکە یاسای ئەنجومەنی پارێزگا ئەمجار یاسایەکە کە دەتوانە بڵم دەسەڵاتێکی باشی هەیە بۆ دانانی پارێزگا بۆ دانانی سەرجەم فەرمانگەکان و زۆر بابەتی ترکە دەتوانین لە کاتی خۆیان ینی ئاماژەی پێ بدەین ینی نەکردنی ئەم تەبای و برایەتی و یەکگرتنە بەڕاستی ینی زەرێکی زۆر لە کورد و لە داهاتووی لە مەسیری داهاتووی سەرۆکی ئەنجومەن و هەروەها پارێزگای کەرکووکەدا بۆیە لە ئێستاوە ئێمە ئامادەین لەگەڵ هەر لایەنێکە دەستی برایەتی درێژەکەین بۆی کە بتوانین گەورەترین کوتلەی کوردی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێک بهێنین. لە کەرکووکدا ڕەنگە جگەل لە پێگاتی کورد لە پێنگاتەکانی دیکەش خەڵکانێکە بن کە متمانیان بە توانەکانی یەکێتی هەیە بۆی لەو شارە خزمەت بکە. کۆنتاکت و پەیوەندیەکانتان لەگەڵ پێگاتەکانی تر چۆنەوە ئەو لایەنانەی دیکەنی چاوەڕێ دەکەیت لە هەڵبژاردنە هەنی پێگاتی عەرەب و تورکمان و ئەوانی دیکەش متمانە بە کاندیدانی یەکێتی بدەن. خەڵکی ئەسڵی ئەو شارە مێژوو یەکێتی لە کەرکووک ئەزانن چۆن بووە و ئەزانن چەند خەمخۆری پاراستنی کەرکووک بوونە بە تایبەتی لە دوای سەرهەڵدانی تیرۆرستانی داعش بە عەرەب و بە تورکمانە ڕەسەنەکانەوە دەزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان چ قوربانی و شەهیدێکیدا بۆ پاراستنی کەرکووک کە لە زمنیانە پاراستنی ناسنامەی ئەوانیش پاراستنی ئەو پێکهاتانە یاخود ئەو نەتەوانی تر شایەتیمان بۆ دێنێمە هاتوونەتە لامان لە کاتی حەملەی انتیخابیە هاتوونەتە لامان دەڵێن وا لە ئەحداسی ئەم دوایەیە کە بۆ نمونە لە گوندی تۆبزاوە بەسەر جوتیارە کورد و تورکمانەکانە هات کە دەیانویست زەویەکانیان لێ داگیر بکەن باز یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێکی زۆر بەرنامە بۆ داڕژرا و پاڵپشتیانی کرد ئەمان ئێستا دێنە لامان ئێمە لەم ڕۆژانی پێشووە سەردانیان کردوین ئێمە سەردانمان کردوون لە نەتەوەکانی تر لە پێکاتەکان ینی دەڵێن لیستەکەی ئەوان وا دەڵێن لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەستەکەین لیستێکە وەک چۆن پێشتر لە شەڕی داعش و لە ئەحداسەکانی ترا پێشەنگی قوربانیدان و پێشەنگی خزمەتکردن بوونە و لەو لیستای یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرێک کاندیدەکانی داناوە کە بە فعلی نیەتی خزمەتکردن و نیەتی بەرەو پێشبردننی کەرکووک و چاندنی تۆی برایەتیە لە نێوان نەتەوەکاندا. کەرکووک لە پێش هەموو شتێکەوە بەڕاستی ئێستا ئەو بارودۆخی کە هەیە و جەنابیشت لەو شاری ڕۆژانە شتەکان بە چاوی خۆت دەبینی کە ئاستی خزمەت گوزاری وەک پێویست نیەوە پێشتر دەزانیت کە پارێزگارێکی کورتە بۆ لەو شارەوە لە ماوەکانی ڕابردووش لەدا لە دوای پرۆسی ئازادی عێراقیشەوە ئەو دەستی ئاوەدانیە دیار بووە بە کەرکووکەوە بەڵام ئێستاکە بارودۆخەکە بەم شێوەیە ینی گەشتبینی بەوەی لە دوای هەڵبژاردنەکان و ئەو گۆڕانکاریانی کە باست کرد ڕەوشی ئەو شارە بە شێوەیەکی باش بگۆڕێ. خۆی لێکێک لە کێشەکان ئەوەیە ئێمە هەندێک لەلایەنە عەرەبیە شۆڤێنەکان تەنها ئەڵێن کەرکووک شارێکی عەرەبیە ینی بەرنامەکانیان جێگەی هیچ نەتەوەیەکی تریتیان نابێتەوە بەڵام لیستی بەرنامەی یەکێتی و لیستی هاوپەیمانی لیستی 142 دەڵێ شارێکی کوردستانیە شارێکی کوردیە بەڵام بە شێوازێکی برایەتی سەرجەم پێکهاتەوە نەتەوەکان تێیدا دەژی باسی پێشوت کرد ئەمەم بۆ ئەو نمونەی هێنایەوە لە سەردەمی پارێزگای پێشووە کە کورد بوو خزمەتی هەموو ناوچەکانی کردووە و پرۆژی بۆ هەموو ناوچەکان بردووە بە بێ جیاوازی نەتەوەیی بەڵام بەداخەوە ئەوان بەرنمەیان وایە تەنها عەرەب لای ئەوان طبعا ئەمە بەرنامەی عەرەبە شۆڤێنەکانە بەداخەوە تەنها گەڕەکە عەرەب نشینەکان و عەرەب بۆی هەیە لە کەرکووک کابژی چونکە ناوەکەیان بەو جۆرە داناوە ئەوان ئیمانیان بە برایەتی نییە بۆیە لەبەر ئەو هۆکارە یعنی لەبەر ئەو تەسریحە گرنگانە ئەو نیەتە گرنگانەی کە ئەو لایەنە عەرەبی و تورکمانیە شۆڤینیانە ئەیکەن پێویستە هەموو کورد
بیر لەو قسانە بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە لیستی 142 وەلایەنە کوردیەکان کورد دەبێت زۆرترین دەنگە بێ بۆیە بە دڵنیاییەوە ئەو کەس ئەو برادرانەمان کە ئەچنە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە ڕێککەوتن و بە ئێتیفاق خزمەت بەسەر جەم ناوچەکانی کەرکووک ئەکەن بەبێ جیاوازی نەتەوەیی یاخود بەبێ جیاوازی ئاینی تەنها ئێمە ئەتوانین ئەوە بکەین یان ئێمە لە ڕێبازی مامجەلا لە بەڕاستی کە بە شاری برایەتی ناوی بردووە برایەتی لە نێوان پێکهاتەکان و لە نێوان نەتەوەکاندا لە ڕووی ئەمنی و سەربازیەوە ینی دەزانیت ئەو بارودۆخی بەسەر کەرکووکدا سەپێنراوە ینی جێگەی دڵخۆشی هیچ کام لە خەڵکی ئەو شارە نییە چاوەڕێ دەکەی دانی ئەو بارودۆخەش لە دوای هەڵبژاردن ئاسایی بێتەوە جێگەی دڵخۆشی نییە بۆ هیچ لایەک بەڵام تەسەورەکەم بۆ هەندێک لایەن جێگەی دڵخۆشی بێ بەداخەوە لایەنی کوردیش بەڵێ لایەنی کوردیە بەداخەوە ئەوە لایەنی کوردی هەیە پێی خۆش بێ هەمەری سەربازی لە ناو کەرکووکدا بێ ئەوەندە نابێت لەم فترانی پێشوە کە ئەحداسێکی خراپ ینی بەداخەوە کە بۆ هۆی شەیدبوونی چوار گەنجی شاری کەرکووک چوار گەنجی قارەمان بەداخەوە کە ئەوە یەکێکە لە نمونونەکان کە مەبەستی ئەو بەڵام خەڵک زۆر لەوە زیرەکتر و زۆر لەوە تێگەیشتوتر بوو کە بەدەم ئەو ئیشەوە نەڕۆشتن و بە هەوڵ و هیمەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک ئەو نیەتە خراپە لە گۆڕنرا و هیچ کاتێکیش و هیچ جارێکی تریش ئێمە ڕێگە بەشتیوان نادەین دڵنیا بن لەو کاتەیە هەمومان ئامادەیمان تیا بوو بۆی کە لەو ئەو بابەتە دامرچێتەوە خۆشبەختانە ئەو نیەتە لە گۆڕنرا و هەروەها جارێکتر خەڵک بەدەم ئەو داواکاریانەی ئەوانەوە خۆلانی کە باسی دەکەی شەڕیان لەسەرەوە دەکرد و دوات تریژانی ئەو بارودۆخەکەیە کە دەیبینی و هەروەها بە جۆرێک بانگەشیانەکرد لە دوای شانزەی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئێستش هاتوونەتەوە ینی بەڕاستی ئەوە پەیوەندی بە خۆیانەوە هەیە ینی خۆیان ئەتوانن وەڵام بدەنەوە لەسەرەوە بەڵام ئەوە ینی وەکو جەنابتەڵی کە کەس نەبوو ئەوی پێخۆش بێ بەڵێ کەس نییە ئەو بارودۆخی ئەمنی سەربازی ئێستا هەیە پێی خۆش بەڵام ئەو لایەنانە تەسەورەکەم نمونەشە بوو کە ئێستا باسمان کرد و بە دڵنیایەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ینی دەتوانێت ینی چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەو بابەتە بدۆزێتەوە چونکە دەسەڵاتێکی زۆر فراوان دەدرێتە دراوەتە ئەنجومەنی پارێزگا و لەناو ئەوەشە کاکە دەتوانین بە زۆری دەنگەکان سەرۆکی ئەنجومەن تێ پارێزگار تەمان ئێمە لەو بابەتەیە دەبێت و دەبێت خۆناغی گرنگ ئەوەی کە چارەنووسازە دوای هەڵبژاردن و ئەو لێک تێگەیشتن و هاوپەیمانەتیانەیە کە دروستە بێت لە ئەنجومەنی پارێزگانی ئەوە هیوادارم هەمووی وەک بە تایبەتی لایەنە کوردەکان هیوادارم هەمووی بەو بیرکردنەوە بەو نیەتە پاکەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە ئێمە ئێستا هەنگاوی بۆنین بە نیەتێکی پاکەوە و گوتم دەستی برایەتی درێژەکەین بۆ هەموو لایەنە سیاسیە کوردیەکان بۆ ئەوی کە بتوانین بە شێوازێکی زۆر باش ئەوەی کە بمانەوە بۆ خزمەتی کەرکووک جێبەجێ بکەین پێکەوە ئەنیێتەوە بڵێ وەک ئەگەر لە پێشتر لەگەڵمان نەبوون بەڵام با دوای هەڵبژاردن پەڕەیەکی تازە هەڵبێنەوە بۆ خزمەتی خەڵکی شاری کەرکووک تازە هەڵبدەنەوە بۆ خزمەتکردنی خەڵکی کەرکووک چونکە زۆر قەرزاریانی هیچمان بۆ نەکردوون چونکە زۆر لەوە شایانیان زیاترە کە ئێستا ئەوان لەو بارودۆخەیەژین گومان لەوەدا نییە ئەوە ڕۆژانە تێکەڵی خەڵک دەبن دەچنە شەقام بۆ بازار بۆ ناو خەڵکی ئاسایی ئەو ڕاستیانی کە جەنابەت باسی دەکەیدانی ئەوانی کە دەڵی هەندێک لایانی کوردی هەیە مقەسرن وەکەم تەرخەمن و دڵخۆشن بە هەندێک بارودۆخ کە لەم شارایە ئەم ڕاستیانە بەڕوونی لای خەڵکی کەرکووک هەیە ینی بڕیاریان داوە کە دەست بخەنە سەرەوانی کە شەڕی ڕاستەقینە بۆ کەرکووکەکەن من نمونەیەکت بۆێنمەوە هەندێک برادەر سەردانیان کردوین بە شێوازێک هاتوونە تەلامان باسی هیچ حزبایەتێکیان نەکردو لەگەڵمانە بەڵام مەیلیان لەوانەیە بۆ لایەنێکی تر بێ باسی مقارنەی لیستەکەیان کردووە ینی مقارنەی لیستەکەیان کردووە کە ئەو لیستەی یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبی شیوعی پێکەوە ئامادەیان کردو لیستی 142 دایانناوە بەڕاستی یعنی جێگەی ئومێد و دڵخۆشکەری خەڵکەکەیە و لەبەر ئەوە ئێستا من دڵخۆشم بۆی کە خەڵک تێگەیشتووە کە چێ دەیەوێ خزمەت بکە
و کێ دەیەوێ تەنها خزمەت بە خۆی بکە تەنها بە پارتەکەی خۆی. ئەمە جێگەی دڵخۆشی ینی خەڵکێکی زۆر و هەر لەبەر ئەوەیە کە بەڕاستی زۆر گروتینێکی زۆر باش بە حملەی انتخابێک بە حملەی هەڵبژاردنەوە دیارە لە هەموو کوچە و کۆڵانێکە بەرنمەکە یەکێتی بەو جۆرە دانراوە کراوەتە بازنە لە هەموو کوچە و کۆڵان و گوندێکە تیم و هەواڵانمان سەردانی خەڵکەکەن گرنگجی هەڵبژاردنیان بۆ ئەوان لەبەر ئەو بەهێزیەی لیستەکە یعنی دەتوانم بڵێن لایەن هەیە لەگەڵ عەرەب و تورکمانەکانە لەوانەیە دانیشتنی کردبێ بۆ ئەوەی زەخت بکرێت لە لایەنەکان لە بەغدا لایەنە شیعە و سوننەکان لە بەغدا بۆی هەڵبژاردننی کەرکووک دوا بخرێ تەنانەت گەشتونەتە ئەو ئاستە ینی بەداخەوە ترسیان لە سەرکەوتنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی 142 هەیە بۆیە هیوادارم بە ڕۆحێکی تر بە بیرکردنەوەیەکی نوێ بە وەرەقەیەکی نوێ لەم هەڵبژاردنەیە دەست پێ بکەنەوە و لە دوای هەڵبژاردنیش بە نیەتێکی پاکەوە خزمەت بە یەکگرتووی کورد و خزمەت بە لایەنە کوردیەکان و پێکەوە خزمەت بە خەڵکی کەرکووک بکەین. بەس کاگا فێستانی ترس لە چی خۆ یەکێتی بەڕیاری نەداوە لە دوای هەڵبژاردن هیچ لایەنێکی کوردی لەو شارە پرایوسپاوە تا کە جەنابەت بەرپرسی مەڵبەندی دەڵێیت ئێمە ئەنی دوای هەڵبژاردن پەڕێکیەوە و دان ئامادی دانیشتنی لەگەڵ هەموو لایەنێکدانی ئەمە نیەتێکی خێری باشە بۆی کە لایەنە سیاسەکانی دیکەش ئومێدی لەسەر هەڵچنن بۆ دوای هەڵبژاردن بەتەئکید کەواتە ئەوەی کە لە قسەکانی توانی جێگەی سەرنجەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندێک بە خەمی خۆیەوێتی بۆی بەهێز و گڕوتینەوە بەشداریم هەڵبژاردنە بکە ئەوەنە چاوی لە ئەو لایەنانەی دیکەیە کە دەیەوێت لە دوای هەڵبژاردن لەگەڵیان لە پێکەوە بتوانن شەڕێکی بە کۆمەڵ بۆ خەڵکی کەرکووک بکەن. ئەنی ئەو نیەتە هەست درک پێ دەکەیان هەست پێ دەکەی لە لایەنەکانی دیکەش لە دوای هەڵبژاردن من هیوادارم چونکە ئێمە پێشتر وەکو باسم کردیان هەڵبژاردنە بانگەشەوە ئەوە ئیتر کۆتایی دێ دوایی دوای هەڵبژاردن قۆناغێکی ترە قۆناغێکی ترێت هیوادارم ئەو قۆناغی کەدا دێ ینی دێتە پێشەوە وەکو قۆناغی پێشوو وەکو قۆناغی ئێستا یاخود قۆناغی کاتی دروستکردنی لیستەکە گۆڕانکاری بەسەرداهات بێت لە بیرکردنەوە و لە نیەتیان چونکە پێش هیوادارم وەک ئێستانە بن وەکو پێشوو نەبن لە داهاتووە بە جۆرێکی تر بیر بکەنەوە ینی هیوادارم بەڕاستی چونکە دووبارە ئەبێتە هۆی زەرێکی گەورە لە کورد بە تایبەتی لە کەرکووک و لە کەرکووچیەکان تەنها ئەوان زەرمەندە بن ینی هیوادارم بیرکردنەوەیان بە جۆرێکی تر بگۆڕێ بۆ ئەوی کە تەبایی لە کەرکووکە بنیاد بنێ. زۆر باشە ئەوەنی کە چەند ڕۆژێک لە بانگەشە ڕۆشتۆ هێشتا ماوەیەکمان ماوە ینی هیچ ئاستەنگی و لەمپەرێکێ بۆ بانگەشەی هەڵبژاردن لە کەرکووک لایەن ئەو لایەنە شۆڤێنیانی کە جەنابەت باست کرد بەڵێ هەندێک لایەن هەیە کە لە کەرکووکدا هەنی چاوان بە کووردا هەڵنایە بەڵێ تا ئێستا نییە بەڵام دەیانێت دروستیکەن بەڵام بە دڵنیاییەوە هەر کەسێک ینی هەر کەسێک بە شێوازێک ئاستەنگ بۆ لیستەکەمان دروستکە و بۆ حملەی انتخابەکەمان دروستکە بە دڵنیاوە نەک لێ قوبوڵ ناکەین بەڵکو دەتوانم بڵێم وەکو خۆی بەرپەرچێ دێنەوە بەرپەرزدانەوەیە کە هەر کەسێک بە هەر بەردم تێبگری بەردە تێگرم لەبەروی هیوادارم دوور بین لەو ینی هیچ لایەنێک چکەیمە خۆمان نیەتی ئەومان نییە بەڕاستی دایمە ئەمانەوێت بە شێوەی لە کەشێکی ئارامە بانگەشەی هەڵبژاردن بەڕێوە بچێ بۆی هیوادارین کەس زاتی ئەوە نەکات بەرد بگرێتە لیستەکەمان چونکە ئێمەش دەتوانین یعنی کارێک لەو جۆرە بکەین کە ئێمەش هەر بەردێکی تێبگرین. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکولێ پرساوەتەکانی نەم هەڵبژاردنەدا بەش کردەوە بەسەر کۆمەڵێک لە فیگەرە دیارەکانی ناو حیزبەکەوە کۆمەڵێک سەرکردەی دیاری ناو حیزبەکە بۆی کە لەگەڵ خەڵکدا کۆنتاکتیان هەبێت جگە لە کاندیدەکان لەسەر ئاستی باڵایانی کادرانی یەکێتی وەسەرکردەکانی یەکێتی ڕۆژانە بەرکەوتنیان هەیە لەگەڵ خەڵک لە کەرکووک ئەوە یەکێکە لە خاڵەکان کە جێگەی دڵخۆشیە بۆ هەموو خەڵک دەتوانم ئەم حملێ بە جۆری تریش ناو بدەین کە ئەمە
کە بڕیاری کۆنگرەیە ئەمە هەڵمەتی ئاشکردنەوەیە هەڵمەتی ئاشکردنەوەی یەکێتی و خەڵکە و من لێرەوە هیوادارم یانی داوا لە هەموو ئەو فیگەرانی کە جەنابەت باس کرد و هەموو ئەوانی تریش کە ئێستا بڵین لە دەرەوەی ئەو حەملێن لە شوێنەکانی ترکارەکەن هیوادارم بەو ڕوحیەتەی ئێستاوە هەمووی بچێتە ناو خەڵکەوە چونکە بڕوان پێ بکە من ئەوەندەی کە لە کارەکانمە ئەیبینم لە سەردانەکانمە ئەیبینم هیچ کەسێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان عاجز نییە هیچ کەس لە یەکێتی نیشتیمانی کوردستان عاجز نییە تەنها لەو کەسانە عاجزن کە نەیانتوانێت بەرپرسیارێت ئەنی بەرپرس بن لەو پلەی کە دایانە پێی بەرپرس بن لەو هین ینی بۆیە خەڵک زۆر دڵخۆشە ئێستا خەڵک زۆر دڵخۆشە کە هەموو سەرکردەکان چوونەتە ناو خەڵکەوە لە ناو خەڵکە و دەتوانم یانی بە جۆرێک تریش ئەم حەملەیە ناو بدەین ئەوەی کە باسم کرد هەڵمەتی ئاشکردنەوەی خەڵک و یەکێتی نیشتیمانی کوردستان فراغێک ئەگەر هەبوو بێ پێشتر نابێت لەمە دووە ئەو فراغە هەبێ نەک لە کاتی هەڵبژاردنە لە دوای هەڵبژاردننی چونکە ئەگەر ئەوان نەبن ئێمەش هیچ نین هیچ کەسێکمان ناتوانین خۆمان بۆ بزانین ئەگەر خزمەکار نەبی خەڵک ڕێزن ناگرێت خەڵک بە دواتان نایە خەڵک جۆ لە بەرنامەکانن ناگرێت ئەین بۆیە هیوادارم و تەمە ناشەکەم کە لە دوای هەڵبژاردنیش هەمومان وەکو ئەوەی ئێستا کە ئەنجامە درێ لە کەرکووک هیوادارم کە هەر بەو شێوازە بچینە ناو خەڵکەوە و هەموو خەڵکی خۆمانن هیچ کەسێکمان لێ زیاد نییە بۆی بتوانین کە ئەو بەرنامەی جەنابی مام جەلال گەڕانەوە بۆ خانە قوڕەکان گەڕانەوە بۆ ناو جەماوە هیوادارم لە داهاتووشدا بتوانین ئەوە جێبەجێ بکەین دڵنیام خەڵک ینی وەکو هەندێک برادر ئەمڕۆ باسییانەکەیان خەڵک بۆ خۆی یەکێتی ینی پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە بۆ خۆی یەکێتیە ینی ئەگەر عادزی نەکەی و هەر یەکێتیە ینی بۆیە ئێمە من بۆ خۆم لە جێی خۆشمەوە لە هەر شوێنێک بەرپرسیارەتیم هەبوو بێ و هەم بێت هەموو کاتێکی هەر بۆ نەفەسە ئیشم کردووە کە من تەنها خۆم بە خزمەکاری خەڵک ئەزانم و ئامادەم لە هەموو لە هەر شوێنێک بێ خزمەت بە خەڵکەکەی خۆمان بکەم. قسەی کۆتایی ینی حەزەکەم ئەگەر پامێکی تایبەتی تێ بۆ خەڵکی کەرکووک بەگشتی نەکەر بە تەنها بۆ لایەنگرانیەکەتی تۆ هەمی لە قسەکانە جەختە لەوە کردەوە کە ئێمە کوردایەتیەکەین لەو شارە حیزبایەتی ناکەین پێم بڵێ ینی ئەتەوێت چی بە خەڵک بڵێ بۆی بە گروتینێکی باشەوە بەرە ئەم هەڵبژار نەبچن. من یەک پەیامم هەیە طبعاً دڵنیایی ئەدەم بە دڵنیایی خەڵکەکەمەوە خۆشیان لە من باشتر ئەزانن چونکە هەموو لە من باشتر شارەزان چارەن بۆیە پێی دەوترێت هەڵبژاردنێکی چارە نووساز چونکە لە دوای ئیحسای 57 ساڵی 1950 یعنی ئەساسێکی گرنگ بوو بۆ زۆرینەی کورد لە کەرکووک کە تا ئێستا ئەتیما دەکرێتە سەری لە دوای ئەوە هەتاکو سەر 2023 بە هەموو جۆرێکی چەوساندنەوە کەرکووک و سنووری کەرکووکیان چەوسان و نەیانتوانی ئەو ئیحسایە هەم بگۆڕن هەم ئەو ڕێژەیە کەم بکەنەوە بۆیە دڵنیا بن کە ئەم هەڵبژاردنە لە وەکو ئیحسای 57 گرنگە ینی یەکلاکردنەوەی ناسنامەی کەرکووکە ئەگەر هەمومان بەم جۆرە بیرکەینەوە من بۆ خۆم ینی ئامادەیم تێدایە هەر کەسێک عادزە هەر کەسێک کە ئەو بیرکردنەوەی نییە کە گرنگە وەکو ئیحسای 57 هەڵبژاردننی ئەمجارە چەند گرنگە هی ئامادەیم تێدایە دەسی ماچ بکەم بەس بۆ چوونە سەر سنۆقەکانی دەنگدان ینی هەموو کوردێک دەبێت بە هەموو لایەنەکانەوە ینی دەبێت کار بکەن بۆ سەرخستنی ڕێژەی کورسیەکانی کورد لە ئەنجومەنی پارێزگا و هەروەها لیستی 142 بە ینی بەشایەتی خەڵک کە لایەنگیری یەکێتیش نییە کە ئەوە جێگەی دڵخۆشیە لیستی 142 یەکێکە لەو لیستانی کە خەڵک بە گروتینەوە بەبێ ئەوەی پێی بوترێ خۆی ڕکلامی بۆ کا خۆی بە دوایە چێ خۆی بە کەسوکارەکەیڵێ چونکە دەزانێت کە هەر ئەو بە جۆرێک لە جۆرەکان لی تێگەیشتووە کە هەر لە خوێندنەوەی ناوی کاندیدەکان کە لە هەموو پسپۆڕیەکمان هەیە بەڕاستی لە هەموو بوارێک خەڵکمان هەیە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک ئەین دیارە ینی خزمەتی کردووە پێشتر بۆیە هیوادارم کە هەمومان بەو جۆرە کار بکەین بۆ سەرخستنی کورد بەڕاستی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و اینجا بۆ سەرخستنی لیستی 142 چونکە بە دڵنیاییەوە و لای خەڵکیش ئاشکرایە
تەنها ئەوە توانێت ناسنامەی کەرکووک کوردستانی بوونی کەرکووک بپارێزێ و ئەگەر بێت و لایەنەکانی تریش هەموو پێکەوە بتوانین تەحالوفێکی باش دوای هەڵبژاردن دروستکەین ئەو بە دڵنیایەوە سەرکەوتنی گەورە بۆ کورد بەدەستهێنین. زۆر سپاس بۆ ئاوێستا شێخ محەممەد لە پرسای مەڵبەندی ڕۆژهەڵاتی کەرکووکی نیشتیمانی کوردستان بەخێربی بۆ ستۆدیۆ. زۆر سپاسان. سپاس بۆ ئێوەش بەڕێزان کە تاکو ئێستا بینەری گفتوگۆکانی ئێمە بوون پانۆراماتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوە.